بنای خوای بەخشندە و میرەبان ئەمڕۆ لەم کورتە ڤیدیۆیەدا بە بۆنەی هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزانەوە باسێکی کورتی نەخۆشیەکانی سنگ و بۆریەکانی هەواکەین بەتایبەت لەو نەخۆشە ئازیزانەی لەو چارەخوازانەی کە باری تەندروستیان جێگیرە و نیەتیان هێناوە بە ڕۆژوو بوون یاخود بە ڕۆژوون چۆن بتوانن بە ڕۆژێکی تەندروست بگرن. سەرەتا ئەتوانین بڵین ئەو نەخۆشانەی کە ڕەبۆ و حەساسیەتیان هەیە یاخود هەندێک نەخۆشی تر وەک هەوکردنی درێژخایانی سیەکان کە بە ئینگلیزی پێڵن کرۆنیک برۆنکایتس و نەخۆشیێکی تر کە پێڵن تەوەسوعی قەسەبات برۆنکێکتیسیس ئەمانە بەهۆی بە ڕۆژوبوونیان لە مانگی پیرۆزی ڕەمەزانە لەوانەیە بەهۆی وشکبوونەوەی قورگ و بۆری لوتیان کۆکە و بەڵغەمیان زیاد بکە. بەتایبەت کە هۆی وشکبوونەوە کۆکەکان لەوانەیە وا بکە کۆکەی ڕۆژانەیان زیاد بکە یاخود بەڵغەمەکان خەز بێتەوە و قورس بێتە دەرەوە. بۆیە کۆمەڵێک ڕێنمایی پێویست هەیە کە پێویستە و چارەخوازانە ڕەچاوی بکەن. یەکێک لەوانە بەکارهێنانی عیلاجەکانە لە کاتی خۆیان. واتام عیلاجانەی کە بۆ ڕەبۆ بۆ حەساسیەت یان بۆ هەر نەخۆشیێکی تر بۆی نووسراوە جا بە شێوەی حەبێ کە ئەتوانێت پارشەوان و بەربانگان بیخوا یاخود بە شێوەی شروع بێ یاخود پۆمپەکانە کە هەردوو جۆری پۆمپەکە هیچ کێشەیەکیان نییە ئەگەر ڕۆژانەش لە کاتی بە ڕۆژوبوونا بەکاری بێنێت لە ماوەی مانگی پیرۆزی ڕەمەزانە. خاڵێکی تریش ئەوەیە کە ئەم کەسانە پێویستە ئاوێکی باش بخۆنەوە شلەمەنی بە شکلێکی عام لە ئاو لە سووب لە شۆربا لە عسیری میوەکان لە ماوەی بەربانگەوە هەتاخو پاشێو هەر پاشێوانیش بڕێکی زیاتر ئاو بخۆنەوە بۆی لە ماوەی بە ڕۆژبوونیانەکە نزیکە 14 ساعات زیاتر کەمتر نەهێڵێت قورگ و لوتیان زۆر وشک بێتەوە ئازار و عەزیەتی کۆکیان هەبێت. خاڵێکی تریش ئەوەیە کە پاشێوان پێویستە بە دوور بن لە خواردنی کۆمەڵێک خواردنی چەور و سوێر و سوورەکراوە کامەش جارێکی تر هەندەرە بێ بۆی کۆکە و بەڵغەمەکان خەز بێتەوە یاخود ڕاستەوخۆن بتوانن بە دوور بن لە بەرکەوتن بە خۆر هەنێوەش کە هۆکارە جارێکی تر بە وشکبوونەوە و ئاڵۆشی قورگ و لوت و بۆریەکانی هەوایان. خاڵێک تر ئەوەیە کە ئەم کەسانە پێویستە چالاک بن. واتەوەک هەموو نەخۆشیێکی تر پێویستە هەموو کەسێک لە کاتی بە ڕۆژبوونیژا بتوانێت ڕۆژانە ئەگەر دوای بەربانگ بێ یاخود ڕاستەوخۆ دوای پاشێو بێ بتوانێت 9 ساعات کەمتر یان 45 دقیقە وەرزشێکی مامناوەند بکە کە هەم بۆ هەندەرەوێ بۆ کرانەوەی سیەکانی هەم بۆ کۆمەڵە نەخۆشی تر. لەوانە خاڵێکی تر دەتوانین باس بکەین ئەوەیە کە پاشێوان ئەو کەسانەی کە کۆکەکان بەهۆی گەڕانەوەی ترشەڵۆکی گەدەیانە بۆ ناو سوورێنچک و زایدەن پرژانە ناو بۆری هەواوە کە کۆکەیەکی وشکی ڕق دروستەکە ئەو کەسانێک کە ئەم گیرۆدەی ئەم نەخۆشیان باشترە پاشێوان بە دوور بن لە خواردنی قورس ڕاستەخۆ دوای خواردنی پاشێو نەخەونەوە واتە بتوانن سعات تا ساعات و نوێک بمێنەوە. زائدەن ئەوانش ئەگەر نەیتوانی چارەسەر نەبوو لەم حاڵەتەیە باشترە ئەم کەسانە حەپی مەعیدە بەکاربێنن کە پێڵەن حەپی PPI کە کۆمەڵێک گروپمان هەیە لەوانە ئەتوانێت چارەکە 20 دقیقە پێش پاشێو بەکاری بهێنێ بۆی بە دوور بێ لە گەڕانەوەی ترشەڵۆک و دروستبوونی کۆکە بۆی. کۆمەڵە نەخۆشی تریش لە بۆریەکانی سنگ و قەسەبات هەیە کە لەوانەیە بە پرسیاری تایبەت بتوانین جوابی بینەوە. لێرە بە شێوەیەکی گشتی باسی ئەو نەخۆشیانەمان کرد کە ئەتوانن لە مانگی ڕەمەزانە بە ڕۆژوو بوون بۆی بتوانن تەندروستێکی باشیان هەبێ ئینشەڵڵا. سمارت وەرچەرخانە